ئێرە کەمپی ئاوارەکانی ئاشتیە لە نەحی ئەربەد. لەم شوێنە ئەو ئاوارانە دەژین کە دوای داگیرکاریەکانی داعش ماڵ و حاڵیان جێهێشتووە. لە نێو کەمپەکە بەڕێوەبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بە هاوکاری ڕێکخراوی یونیسف پرۆژەی پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی بۆ منداڵانی تەمەن 5 بۆ 13 ساڵ بەڕێوە دەبات. 590 منداڵی سوودمەند لە پرۆژەکە ڕۆژانەوانەی وەرزش و پێشبڕکێ و هۆشیاری تەندروستی و دەروونزانیان بۆ دەوترێتەوە. نزیکی 590 مناڵ تەسجیلە لەم سنتەرەی ئێمەیە. ڕۆژانە بە 3 وەجبە هۆریانەگرین، هەر وەجبەی سەعات و نیوێ بۆ 2 سەعات لە ژوورەوەن. چالاکی تایبەتمان هەیە لەگەڵیانە و هەروەها چالاکی ڕۆژانەشمان هەیە. چالاکە ڕۆژانەکانمان بریتیە لە وەرزشە، فەنە، هەروەها عەرزی ڤیدیۆ و داتاشۆ، طبعا بە داتاشۆ ڤیدیۆکان هەم تەوعیەیە هەم عەرزی ڤیدیۆیەکە کە مناڵەکە هەم کاتێکی خۆشە باتە سەر و هەم ئیسفادەش دەکات. پرۆژەکە سەر بە چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیە. بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ناو بەناو سەردانی دەکات و چاودێری پرۆژەکە و دۆخی منداڵانی کەمپەکە دەکات. بەراورد بەوەی کە منداڵ ئەوێت وانە، بەڵام چی بکەین ئەمە دەرەنجامی ژیانی ئاوارەی و شەڕ و ئاژاوە و مەشاکیلەکانە کە ئەم منداڵانە باجەکەی دەدەن. بەڵام لێرە ئەم کارمەندانەی کە لێرن، ئەم توێژەر و ئەم مامۆستانەی کە لێرن زۆر توانایەکی باش بە خەرجەدەن بۆی لەم خێوەتگەیە یاخود با بڵین لەم کەمپا شوێنێک هەبێ بۆ ئەوەی کە منداڵەکان هێندێک لە ممارەسەی ژیانی مناڵێتی خۆیان بکەن. لە پرۆژەکە 13 مامۆستا لە نێو 5 کابینەدا وانە دەڵێنەوە لە ڕێگەی توێژەرە دەرونی کۆمەڵایەتیەکانیشەوە گوێ لە کێشە و گرفتی مناڵان دەگیرێت. بە پێی زانیاریەکان پرۆژەکە لە دەستپێکردنیەوە تا ئێستا نزیکەی 2000 کێشەی منداڵانی چارەسەر کردووە. دیارترین کێشەکانیش کارکردنی مناڵانی خواردتەمەن 15 ساڵە کە بە زۆر ڕەوانەی سەر شەقامەکان دەکرێن. سەرەڕای ڕێگریکردن لێیان لە دەواازەکانی کەمپەکەەوە، بەڵام بەژێر تەلبەندەکانەوە بۆ کارکردن دەچنە دەرەوەی کەمپەکە. گروپێک دروستەکەین، ئەم گروپە پێشە لە 20 کەس، 5 دایک و 5 باوک و 5 مامۆسا و 5 گەنج. ئەمانە هەموو ئەو کێشە و گیر و گرفتانی ناو کەمپەکە هێنن بۆ ئێمە و لێرە مناقەشاکرێت و جارێکی تر لە ڕێگەی ئەمانەوە تەوعیە ئەدرێت بە ئەم گروپە و ئەم گروپەشی گێنەوە بەناو کۆمەلگاکەی خۆیان، وەکو ئەو وایە کە بڵێن نوێنەری ئێمەن لە ناو کۆمەلگاکەی خۆیانە. سەختی ژیان و بارگرانی ڕۆژانە وای کردووە منداڵانی ئاوارەی نیشتەجێی کەمپەکان بەردەوام پێویستیان بە چاودێری دەرونی و ڕاهێنانی کۆمەڵایەتی بێت. ئەم پرۆژەی بەڕێوەبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیش بە هەمان ئاقادا خزمەت دەکات تاوەکو شانبەشانی هەوڵەکان بۆ ڕەوانەوەی ماندوێتی جەستەیی، کار لەسەر هێورکردنەوەی دەرونی منداڵان و دابینکردنی کەشێک دوور لە دڵە ڕاوکێ بکرێت. ڕەمی ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام، کەمپی ئاوارەکانی ئاشتی، نەحی ئەربەد.